ئەو کاتتان باش بەڕێزان ببورن یەک دوو خولەکێک تاخیر بووین خۆشحاڵین لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە وەک هەمیشە لە شەوانی شەممە وی بینارەکەمان تەرخان دەکەین بۆ بابەتێک تەوەرێک کە پێمان وایە بە سوودی گشتی و خزمەت بە هەم بینەران و بیسەران و هەم بە کۆمەڵگەی کوردی دەکات. وەک دەزانن لە ئێستادا وەرجێڕان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە نێو کۆمەڵ لە نێو کۆمەلگا لە سەرتاسەری دنیا. کۆمەلگای کوردیش بێبەش نەبووە لەو خزمەتە لەو ئەرکە، بەڵام بەڕاستی کێشەشی زۆرە، گرفتیشی زۆرە، بە تایبەتی کە دێنە سەر بابەتێکی وەکو وەرجێڕانی بەرهەم و کارە ئەدەبیەکان. پێمان باش بوو بۆ وەبیناری ئەم شەو وەرجێڕانی ئەدەبی بخەینە بەرباس و گفتوگۆ لەگەڵ ئێوەی بەڕێز کە بە دوای بابەتێکی وا دەگەڕاین. بەڕاستی بیرمان کردەوە کەسێک بێ کە هەم خۆی لەو وارەدا کاری کردبێ، هەمیش بەرهەمەکانی دیار و بەرچاو بن، بۆیە لەگەڵ ڕخنەکار و وەرجێڕی ئەدەبی بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی قسەمان کرد. بە خۆشحاڵی و بە سپاسەوە ئامادەی دەربڕی کە ئەم شەو بابەتێک پێشکەش بکە دەربارەی ئاستەنگ و ئالنگاریەکانی وەرجێڕانی ئەدەبی و خوێندنەوەیەکیش بۆ دۆخی وەرجێڕانی ئەدەبی کوردی بکات بۆ پێی ئەو کاتێک کە دانراوە. وەک دەزانن وەبینارەکانی ئەکادیمیا ماوەکەی 90 خولەکە، نیوەی کاتەکە بۆ پێشکەشکار تەرخان دەکرێت عادەتەن، نیوەکەی تر بۆ سەرنج و پرسیار و وەڵامەکان. ئەم وەبینارەش هاوشێوەی وەبینارەکانی تر یەک تۆمار دەکرێت، دواتر لە یوتیوب بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک نەیتوانی لەبەر هەر هۆکارێک لەگەڵمان ئامادە بێ دەرفەتی ئەوەی دەبێ بە تۆمارکراوی گوێ لێ بگرێ. دوو لە پیجی سۆشەل میدیا و فەیسبووکی ئەکادیمیا ڕاستەوە خۆش دەگوازرێتەوە، بۆیە ئێوەی بەڕێزیش دەتوانن بە سەرنج و پرسیارەکانتان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن، چ لە ڕێگای کۆمنت لە پیجی سۆشیال میدیا، چ لە ڕێگای چات بۆکس لێرە دەتوانن بینووسن، چ لە ڕێگای بەرزکردنەوەی دەستان لە کۆتایی قسەکانی مامۆستا دەتوانن ئێوەش بەشداری بکەن بە سەرنج و پرسیارەکانتان. بۆ ئەمڕۆ لەبەرەوەی بابەتەکە زیاتر خوێندنەوەی بۆ ئاستەکان دەکا، هیچ سلایدێکمان نییە، مامۆستا ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە قسە دەکا، ئێوەش وەکو گوتمان دەرفەتی ئەوتان دەبێ بەشداری بکەن. مامۆستا عەبدولخالق جەنابەت ئامادەی؟ ئێستا لای من ساعات 9:08 دقەیە، ئەگەر بتانی لە نێوان 45 بۆ 50 خولەک باسەکەی خۆت تەواو بکەی زۆر باشە، تاکو دەرفەت بدەینە بەشداربووان، پرسیار و سەرنجەکانیان بخەنە ڕوو. مامۆستا جەنابەت ئێستا کۆهۆستی دەتوانی هایتێک بە ناوی هایتێکە دەتوانی وێنە و دەنگەکە بکەیەوە تا دەست بە بابەتەکەت بکەیت. زۆر باشە کاک دکتۆر. ئێستا من ڤیدیۆەکەم نەکردوێتەوە هێشتانە؟ تەواوە، دەنگت زۆر باشە. ڤیدیۆکەشم کردوێتەوە، ستاپ ڤیدیۆکەم لا بردووە، بەڵام بۆ خۆم نابین. ئێستا لای ئێمەش دیار نیت، وەکو ڕوخسار دیار نییە. ئێستا ئەو ستاپ ڤیدیۆکە کە هەبوو لام برد، یعنی ئێستاوە ستاپ ڤیدیۆ نەماوەتەوە، بەس مشکلەکە چییە کە دیار نیم؟ وەڵڵاهی منیش مامۆستا شەماڵ مامۆستا شەماڵ وێنەی مامۆستا عەبدولخالق دیار نییە، لای ئێمەش لای ئێوەش وایە بەڕێزان؟
Hector, Adana كيشة الكاميرا كيف هي؟ چی لێ بکات چادەبی مامۆستا؟ کاکتۆر پێم وایە گەردای بخاتەوە دووبارە لای خۆمان وێ لێ دەکەین. ئێستا ئەگەر قبولی بکاتەوە دووبارە کاکتۆر ئەگەر لە زوومەکە بچێت دەرێت دووبارە داخل بێ بزانین ئەو جارە تەجروبەکەی زۆر باش بورن بەڕێزان ئەوە لیفت چوومە دەرێ کاک دکتۆر من هاتمەوە بەس دیسان ستاپ ڤیدیۆم لابرد بەڵام هیچ تەسویرێک نییە کامێرەکەت گۆڕیوە مامۆستا کامێراکەم هیچ مشکلێکی نییە دەستم لە کامێرا نەداوە نامەبەستم ڕووی کامێرەکە بۆ سێلفی بێ بۆ خۆت بێ خاگە بۆ سێڵفیش نەبێ خۆ هەر دەبێت شتێک بێت ئەخە تاریکە بۆیە گوتم ڕەنگە ڕووی لە عەرز بێ ڕووی لە شوێنێک بێ ناوەڵا پێمان نییە ئێستا لە بەشی با بڵێن ڤیدیۆ سێتینگ ئایا دەبێت دەست لە شتێک بدەم یان نا مامۆستا شەماڵ بێ زەحمەت نەخێر پێویست ناکات وڵای ئەگەر بتوانە دیڤایسەکە بگۆرە خراپ نییە تەسەوڕەکەم کێشەی لێ بێت یەک دقە با بزانم لە مۆبایلەوەتان داخل بن کاک دکتۆر زۆر باش ئەگەریش نەبوو مشکلە نییە هەر بە دەنگیش هەر بەو شێوەیە دەست پێ دەکەین با ئەو سلایدە لەسەر شاشە بێ جەنابەت قسەی خۆت بکە زۆر باش ئەگەر بکرێ بە دەنگیش ئاساییە بە لاپتۆپ لەسەر زوومی ئێستا بەڵێ ئێستا بە لاپتۆپ لەسەر زووم ڕسمەکە نایێت مشکلە نییە هەر چونکە سلایدیشمان نییە زۆر ئاساییە هەر بە دەنگیش بێت زۆر باشە مامۆستا سەماڵ ئەو سلایدە بێنەوە خوارێ بە ئەو واجهە هەبێ مامۆستا دەنگەکە بێ زۆر باشە بەڕێزانم کاتتان باش داوای لەبوردن دەکەین بە خاستیە و کێشە تەکنیکیە بە هەر شێوەیەک خۆی لە ڕاستیدا چونکە سلایدیشم نییە زۆر ئاسایی ئەگەر بەس بە دەنگ بابەتەکەی خۆم پێشکەشکەم جارێکی دیکە سپاس بۆ جەنابی کاک دکتۆر هیمدات و بۆ مێگا ماین پلاس ئەکادیمیا کە ئەو دەرفەتەی ڕەخساند باز لە بابەتی وەرگێڕانی ئەدەبی و ئاستەنگ و ئالنگەرەکانی بکەین هیوادارم کە بتوانم لە ماوەی داواکراودا بابەتەکەم پێشکەش بکەم و پێشم خۆشە دوای تەواوبوونی بابەت هەر پرسیارێک سەرنجێک تێبینیەک ڕەخنەیەک هەبوو ئەوە جۆبیستی دەبم و پێم خۆشە بکەوینە دیالۆگێک وەرگێڕانی ئەدەبی دیارە ئەمن لێرەدا بە تایبەتی باس لە وەرگێڕانی ئەدەبی دەکەم کە وەرگێڕانی هەموو ئاسەوارە خوڵقێنەرانەیە دەگرێتەوە کە لە ئەدەبدا لە ژانری وەکو ڕۆمان و ببورە دەنگ لە لای من نەما
ببورن بەڕێزان لای من دەنگ نییە نازانم دەنگەکە نەما مامۆستا خاڵق ئەلۆ مامۆستا شەماڵ لای من دەنگ نایەت نازانم لای ئێوە دەنگ دێ یان نە ئەلۆ بەڕێزان لای من هیچ دەنگێک نایە بورن پێدەچن کێشەیەکی تەکنیکی هەبێ کاک شەماڵ مامۆستا خاڵق هاتەوە دووبارە ئەگەر بیکەوە کۆهۆست هەر بە ناوی هایتێک زۆر باشە مامۆستا دەتوانین دەست پێ بکەیەوە مامۆستا خاڵق مایکەکەت نەکرایتەوە کاک هێمداد جۆم لێمە کاک دکتۆر هێمداد جۆتان لێمە ئێستا بەڵێ جێم ببورن کارەباکە بڕا ئەگەر بچینەوە سەر بابەتەکە دیسان بەداوای لێبوردنەوە هاوڕێیان من باسی بابەتی وەرگێڕانی ئەدەبی دەکەم و بە تایبەتی مەبەستم لە ئەو جۆرە لە وەرگێڕانە کە هەموو جۆرە ئاسەوارێکی خوڵقێنەرانە دەگرێتەوە کە دیارە لە ژانری وەکو ڕۆمان و چیرۆک و شێعردا خۆی دەدۆزێتەوە وەک دەزانن لە وەرگێڕاندا ئێمە دوو لایەنی سەرەکیمان هەیە ئەو شتێک کە پێی دەڵێن سۆرس تێکست لەگەڵ تارگێت تێکست کە دیارە مەبەست دەقی سەرچاوەیە ئەو دەقەی کە ئێمە لێی هەڵدەهێنجین بۆ ئەوەی کە بتوانین لە دەقی مەبەست یا لە دەقی ئامانجدا بیگوازینەوە و با بڵێین لە واقعدا پەیامێک کە لە نێو دەقی مەبەستدایە کە لە نێو دەقی سەرچاوەدایە بە دەقی مەبەستی بگەێنین وەرگێڕانی ئەدەبی هاوڕێیان وەک دەزانن لە ڕاستیدا لقێکی زۆر گرنگە لە وەرگێڕان لەبەر ئەوەی کە بابەت و پرسی خوڵقاندنەوەی تێدایە یعنی وەک چۆن ئەدەب بۆ خۆی لە ذاتی خۆیدا خوڵقاندنە لە وەرگێڕانی دەقی ئەدەبیشدا دەبێت ئێمە خوڵقاندنەوەمان هەبێت هەر لەبەر ئەوەیە کە بەڕاستی وەرگێڕانی ئەدەبی لە چاو وەرگێڕانی دەقێکی زانستی هەم ئالنگاری زیاتری تێدایە هەم کێشە و گرفتی زۆرتری تێدایە ئەگەر نمونەیەکتان بۆ بێنمەوە بۆ ئەوەی کە گرنگی وەرگێڕانی ئەدەبیتان پێنیشان بدەم بۆ نمونە دەقێکی بەناوبانگی وەکو پینۆکیۆ کە چیرۆکێکی بەناوبانگی جیهانیە و کاتی خۆی لە سەدەی 19ەم نووسەرێکی ئیتالی بە ناوی کارلۆ کۆلۆدی نووسی بۆ 260 زمانی دنیا وەرگێڕدراوە ئەوە نیشان دەدات کە
ئەگەر ئێمە بمانێت لە ڕێگەی ئەدەبەوە خۆمان بە دنیا بناسیێنین دیسان دێڵێمەوە چونکە پەیوەندی بە مەسەلەی خوڵقاندنەوە هەیە دەتوانێت دەورێکی زۆر گرنگ بجێڕێ لە ناساندنی ئێمە بە میلەتانی دنیا ئەگەر ئەدەبی خۆمان وەربگێڕین و یا ئەدەبی وڵاتانی تر بە گەلی خۆمان. لە ڕاستیدا وەرگێڕانی ئەدەبی دەتوانێت باڵوێزێکی زۆر گرنگ بێ بۆ دروستکردنی دیالۆگ لە نێوان نەتەوەکاندا، لە نێوان کولتورەکاندا، لە نێوان زمانەکاندا و من پێم وایە ئەو گەلانەی کە ئەوڕۆ لە دنیادا قسەی زۆریان پێیە و یا زمانەکانیان دەوڵەمەندە بەشێکی زۆری دەتوانێت پەیوەندی بدەینەوە بۆ ئەو زیندوێتیەی کە لە پرۆسە و لە پرۆژەی وەرگێڕاندا هەیانە. بۆ نمونە ئەگەر لە وڵاتانی دەوروبەری خۆمان چاو لێ بکەین بەراوردێکی زۆر سەرپێی و بچووک بکەین دەبینین ئێران بزوتنەوەی وەرگێڕان بزوتنەوەیەکی زۆر گەرم و گوڕە و بەتایبەتی لە ئاستی ئەدەبیدا و هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی کە ئەو بزوتنەوە گەرم و گوڕە وەرگێڕانە ئەدەبیە کاریگەرێتیەکی ڕاستە و خۆی لەسەر بزوتنەوە ئەدەبیەکەی خۆشیان وەکو با بڵێن میلەتی فارس بێت و بێگومان ئێمە دەتوانین ئەو با بڵێن بابەتە بۆ ئەدەبی کوردیش بەڕاست بزانین ئەگەر بێت و بزوتنەوەی وەرگێڕانی ئەدەبی لە لای ئێمە گەرم و گوڕتر بێ و زیندووتر بێ. لە ڕاستیدا وەرگێڕان زمانی ئامانج کە لێرەدا من مەبەستم زیاتر زمانی کوردیە چونکە بابەتی من زیاتر بابەتی وەرگێڕانە لە زمانە زیندوەکانی دنیاوە بۆ سەر زمانی کوردی. زمانی ئامانج زمانی مەبەست دەوڵەمەند دەکات و تەنانەت دەتوانێت کاریگەرێتی لەسەر کولتوری ئاخێوەرانی زمانی ئامانجدا بنێ. یعنی ئەگەر ئێمە وەکو میلەتی کورد زۆرترین دەقی ئەدەبی و بەتایبەت ئەو دەقانەی کە شاکاری ئەدەبیاتی دنیان وەربگێڕین بۆ سەر زمانی خۆمان لە واقعدا وەکو ئەوە وایە کە ئەگەر نەڵێن 100% وەکو ئەو وابێت کە بۆ خۆمان ئەو بەرهەمانەمان نووسی بێت لە واقعدا دەبێتە بەشێک لە مڵک و ماڵی زمانی ئێمەش و کولتوری ئێمەش و کولتور و ڕۆشنبیری خەڵکی کوردیش پێیان دەوڵەمەند دەبێت. بۆ نمونە ئێوە سەرنج بدەن باشترین ئاسەواری ئەگەر دای بنین باشترین ئاسەواری ئەدەبی سەدەی 19 رووسیا بەتایبەت لە ڕۆماندا کە زۆر دەوڵەمەندە وەربگێڕدرێ بۆ سەر ئەدەبی کوردی ئێمە جگە لەوەی کە ئاشنا دەبین بە دنیای خەڵکی سەردەمی ئەو کاتی رووسیا ئاشنا دەبین بە فکر و بیر و هزری نووسەرانی ئەو کات هەموو ئەوانە تەئسیردا دەنێن لەسەر بیرکردنەوەی ئێمە لەسەر جیهانبینی و دنیادیتنی ئێمە و بە بێگومان دەتوانێت بەشێک بێ لە کولتورێکی ڕۆشنگەری بۆ گەلەکەی خۆشماندا لە پەنا خوڵقاندنەکانی خۆمان کە دیارە نووسەرانی خۆمان جیا لە پرۆسەی وەرگێڕان دەینووسن. شتێکی تر کە لەسەر وەرگێڕانی ئەدەبی گرنگە و لەوانەیە ئەو ئاستا کە لێرەدا باسی دەکەم لە وەرگێڕانێکی دقێکی زانستیدا نەبیندرێ مەسەلەی ئەوەیە کە وەرگێڕانی ئەدەبی جۆرێک لە ئەخلاقی بەرپرسایەتیە لە ئاستە گشتێکیدا بەڵام لە ئاستە تایبەتەکەیدا جۆرێک لە ئەخلاقی بەرپرسایەتیە لە بەرابەر پەیام و جوانەکانی دەقی سەرچاوە. یعنی بۆ نمونە تۆ کاتێک کە دەی شعرێکی ویلیام بلێک تەرجەمە دەکەیتەوە دەزانی کە شعر بەشێکی پەیامە و لەوانەیە بەشێکی گرنگتری جوانیەکانی ئەو زمان و فۆرمە بێ کە شعری بلێک لە خۆیدا هەڵی گرتووە بۆیە ئەو کەسێک کە وەرگێڕی ئەو دەقەیە بەڕاستی تەنها ئەوە نییە کە بتوانێت لە بەرابەر پەیامەکەیدا بەرپرس بێت بەڵکو لە بەرابەر جوانیەکانی و فۆرمە ڕواڵەتەکەشیدا بەرپرسایەتی هەیە. بۆیە دەبینین وەرگێڕانی ئەدەبی هەم گرنگیەکی تایبەتی هەیە و هەم کێشە و گرفتەکانی زۆرن. نمونەیەکتان بۆ بێنمەوە هاوڕێیان. بۆ نمونە
وەرگێڕێکی زۆر گەورەی ئەدەبی فەڕەنسی بۆ زمانی فارسی دەزانین محەممەدی قازیە کە محەممەدی قازی بۆ خۆی لە ڕاستیدا کوردە بەڵام وەرگێڕانەکانی محەممەدی قازی کە لە ئەدەبی فەڕەنسی کردوێتی بە حەدێک تەئسیری داناوە لەسەر نووسەرانی فارس زمان کە زۆر جار هەندێک لە نووسەرانی فارس گوتویانە کە ئێمە بۆ نمونە شێوەی داڕشتنی زمانی چیرۆکی خۆمان لە ئەدەبی فارسی وەکو چیرۆکێکی فارسی لەو ستایل و شێوازە وەرگرتووە کە بۆ نمونە محەممەدی قازی لە وەرگێڕانی ڕۆمانێکی بیانی کردبێتی دەبینی لێرەدا وەرگێڕان جگە لە ئەو با بڵین ئەرکەی کە ئەدەبی وڵاتانی دنیا دەگوازێتەوە بۆ نێو زمانی ئامانج لە واقعدا دەتوانێت تەئسیرات دابنێ لەسەر خودی خوڵقاندن یعنی هەم خۆی خوڵقاندنەوەیە و دواتر دەتوانێت کاریگەرەتی هەبێت لەسەر خوڵقاندنی ئەدەبیش بۆیە وەرگێڕانی ئەدەبی بە شێوەیەکی گشتی ئەگەر بمێ پێناسەی بکەم لە واقعدا پرۆسەیەکی خوڵقێنەرانەیە خوڵقاندنەوەیە چونکە لە بواری ئەدەبدایە و قورسە لەبەر ئەوەی کە ئەمانەتداری تەنها لایەنی معنایی نییە بەڵکو دەتوانێت ئەمانەتدار و دەبێ ئەمانەتداری لایەنی جوانەکانی فۆرمیش بێت ئەگەر بمەوێ لە بەشێکی تری قسەکانمدا ئاماژەیەکی خێرا بکەم بەوەی کە وەرگێڕانی ئەدەبی کوردی مێژووەکەی چۆنە و ئاماژە بە چەند نمونەیەکی کەمێک باڵادەست و دیار بکەم ئێمە لە ئەدەبی کوردیدا وەرگێڕانی ئەدەبیمان دەتوانین بڵێن مێژینەی هەیە یعنی مێژینەیەکی لانی کەم بۆ 200-300 هەیە بۆ نمونە خانای قوبادی کە یەکێک لە شاعرانی گەورەی ئێمەیە بە زاری گۆرانی یا هەورامی و لە سەدەی 18دا ژیاوە شاکارێکی وەکو خەسرە و شیرینی نظامی گەنجەوی لە زمانی فارسیەوە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی نظامی گەنجەوی خۆی لە ڕاستیدا سەدەی 12 زاین بەرهەمە ناوازەکەی خۆی خوڵقاندووە و تقریبا دەتوانین بڵێن 700 ساڵ دواتر خانای قوبادی هات ئەو شاکارەی کە بە شێوەی نەزمی فارسی بوو با بڵێن شعری منزومی فارسی بوو کردە شعری منزومی کوردی هەڵبەت خانای قوبادی خەسرە و شیرینی بە شێوەی شیرون و خەسرە و وەرگێڕاوە یعنی ناوەکەی شوێنەکەی گۆڕیوە و لەوانەیە ئەو نمونەیەتان بەلاوە سەرنجڕاکێش بێ کە بڵێن هەر ئەو خەسرە و شیرینەی نظامی گەنجەوی شاعری ناسراوی فارس ساڵی 1970 لەلایەن وەرگێڕێکی ژاپۆنی بە ناوی ئۆمیکۆ ئۆکاوا تەرجەمە کرا بۆ زمانی ژاپۆنی یعنی ئەگەر سەرنج بدەن مێژووی وەرگێڕانی ئەدەبی کوردی لەو بوارەدا زووتر دەستی بۆ ئەو شاکارە بردووە لە چاو مەسەلەن مێژووی ئەدەبی یا وەرگێڕانی ئەدەبی ژاپۆنی هەڵبەت هۆیەکەشی لەوانەیە زیاتر بەخاتی ئەو دراوسێتی و نزیکایەتیە بێ کە لە نێوان کولتور و زمانی کوردی و فارسیدا دەبیندرێت دیسان لە مێژووی وەرگێڕانی ئەدەبی کوردی دەتوانین ئاماژە بۆ نمونە کارێکی کلاسیکی وەکو شعرەکانی خەیام بکەین کە لەلایەن سێ وەرگێڕی ناسراوی کوردەوە شعرەکانی خەیام یا با بڵێن چوارینەکانی خەیام کرا بە کوردی یەکیان لەلایەن مامۆستا هەژارەوە کە ساڵی 1968 یەکەم جار ئەو تەرجەمەی خەیامی چاپ کرد یەکشان لەلایەن شاعری پێشەنگی کورد گۆران و وەرگێڕانێکی تریشمان هەیە لەسەر دەستی شێخ سەلام کە ئەوە خۆی نیشان دەدات وەرگێڕانی ئەدەبی کوردی وەرگێڕانێکی بە پێشینە و مێژینەوە زیندوشە کە بۆ نمونە لە شاکارێکی وەکو چوارینەکانی خەیام ئێمە سێ کەسایەتی گەورەی ئەدەبیمان بوون کە دەستیان بۆ بردووە و وەریان جێڕاوە ئەگەر لە ژانری شعر بینە دەرێەوە باسی ژانری بۆ نمونە تازەتری وەکو ڕۆمان بکەین بۆ نمونە نەمر کۆچکردو عەزیزگەردی ساڵی 1979 داغستانی منی ڕەسوول هەمزاتۆفی بۆ یەکەم جار
وەرگێڕایە سەر زمانی کوردی و یا مەسەلەن لە ڕۆمانی زۆر مۆدێڕنتردا کەسێکی وەکو دکتۆر ئازاد حەمەشەریف ڕۆمانی وێنەی هونەرمەند لە تافی لاویدا لە پێم وایە هەشتاکانی سەدەی ڕابردوو بۆ یەکەم جار ئەوەی کە جەیمس جۆیس نووسی چاپ کرد و لە ڕۆمانی با بڵێن دەور و دراسێشمان بۆ نمونەی هەرە دیار دەتوانین ئاماژە بە وەرگێڕانی چوار بەرگی ڕۆمانی بەناوبانگی حەمەدۆکی یاشار کەماڵ بکەین کە مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە وەری گێڕایە سەر زمانی کوردی و بە کورتی دەتوانم بڵێم کە مێژووی وەرگێڕانی ئەدەبی کوردی مێژوویەکی ئەگەر نەک زۆر دەوڵەمەند بەڵام لانی کەم پڕمایەیە و کاری باش کراوە هەڵبەت دیارە نمونەی زۆر زیاتر هەن کە من تەنها ئاماژەم بە چەند نمونەیەکی دیار کرد و دەتوانم ئاماژە بە نمونەیەکی وەرگێڕانی خاکەڕایانی خۆم بکەم بۆ شێکسپیر کە ساڵی 2014 لە نێوان 154 سۆنێتی شێکسپیر 40 سۆنێتم هەڵبژارد و بە ناوی چترای غەزەلە عاشقانەکانی شێکسپیر چاپم کرد. هەڵبەتە بێجگە لە ئەو جۆرە لە وەرگێڕانە کە لە زمانە زیندوەکانی دنیاوە بوو کوردی بووە ئێمە جۆرە وەرگێڕانێکی تریشمان هەبووە بۆ نمونە وەرگێڕانی مەموزینی خانی کە هەژار کردی و لە واقعدا ئەمە وەرگێڕانێکە لە نێوان دوو زاراوەی زمانی کوردی کە مەموزینی خانی لە واقعدا لە با بڵێن زاری کرمانجی سەروەوە بۆ زاری کرمانجی ناوەڕاست وەرگێڕدرا. بەڵام باباس لەوە بکەم کە دۆخی گشتی وەرگێڕانی ئەدەبی کوردی من چۆن دەبینم و چۆنی لێک دەدەمەوە. دەتوانم لە چەند خاڵدا باسی ئەو بارودۆخە بکەم کە ئێستا وەرگێڕانی ئەدەبی کوردی تێدایە دیارە بە هەموو لایەنە هەرێنی و نەرێنەکانی. یەکەم ئەوەی کە بەڕاستی حەز دەکەین کە نەخشەڕەیەکی نیشتمانی بۆ پرسی وەرگێڕان لانێکم لە هەرێمی کوردستان نییە کە خاوەنی قەوارەیەکی دەسەڵاتداری ڕەسمی دانپێیانراوە. لە واقعدا تۆی حەز ناکەی کە لە هەرێمی کوردستاندا استراتیجیەک بۆ وەرگێڕانی ئەدەبی هەبێ بەتایبەت لەلایەن دام و دەستگاکانی میری و دیارترین لایەن بۆ نمونە ئەگەر لایەنی وەزارەتی ڕۆشنبیری بێ کە دەتوانین بە جۆرێک لە جۆرەکان بەبەرپرسی ئەو بواری بزانین و لە ڕاستیدا وەرگێڕە تەنانەت باشەکانی ئێمەش هیچ پشتگیریەک ناکردرێن بۆ ئەوەی کە بتوانن تەنانەت خۆیان وەکو تاک بەپێی استراتیجی کاری جدی بۆ وەرگێڕانی ئەدەبی بکەن. لەلایەکی دیکەوە جۆرێک لە پاشاگردانی و نەبوونی سیستەمی چاوەدێری بە سەرکاری وەرگێڕاندا لەو دام و دەستگایانەش دەبینین کە کەرتی تایبەتن و ئەوەندەی کە ئەم دام و دەستگایانە چاویان لە بازاڕ و لە پەلەکردن بۆ گەڕانەوەی سوودی بەرهەمەکانە ئەوەندە بەڕاستی سەرنج نادەنا چۆنێتی و کوالیتی وەرگێڕانەکان یا ئەوەی کە وەرگێڕی پسپۆڕ و شارەزا و خاوەن پێشینە ڕابسپێرن بۆ ئەوەی کە بەرهەمی ناوازە وەربگێڕێەوە لە هەمان کاتیشدا حەقی ماندووبوونەکەی بەو شێوەیە کە شیاوە پێ بدرێت. لەلایەکی دیکەوە ئەگەر لە ئاستێکی کەمێک دامەزراوەیتر چاوی لە بکەین دەبینین پرۆسەی وەرگێڕان تەنانەت لە ئاستی پەروەردە و خوێندنی باڵاش لە هەرێمی کوردستان من بۆیە باسی هەرێمی کوردستان دەکەم چونکە بۆ نمونە لە پارچەی ڕۆژهەڵاتی کوردستان تۆ ئەو قەوارە حکومیەت نییە کە بتوانین بەبەرپرسی بزانین لە بەرابەر ئەو بابەتانەدا لە ئاستی پەروەردە و خوێندنی باڵاشدا شوێنێکی شیاوی نییە یعنیش خۆیان زۆر بە بەرپرسێکی زۆر
وردبین و دڵسۆز و زانستی نابینن و هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی کە دیسان بزاوی وەرگێڕانی ئەدەبی کوردی ئەو بزافە بە گروتینە نەبێ کە ئەو ڕۆتۆ چاوەڕێ دەکەی لە دۆخی هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە دەسەڵاتێکی فەرمیت هەیە بوونی هەبێت. هەڵبەت لە پەنای ئەوە ئێمە دەتوانین ئاماژە بە هەندێک لایەنی گەشتبینانە و ئەرێنیش بکەین. بۆ نمونە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش کۆمەڵێک وەرگێڕی ئەگەر نەک بە ژمارە زۆر بەڵام زۆر بە کوالیتی باشمان هەیە کە کاری جدیان کردووە و کتێبخانەی کوردیان لە واقعدا با بڵێن ڕزگار کردووە لەوەی کە بەرهەمە باشەکان و بەرهەمە نایابەکان نێنە سەر ڕەفی کتێبخانەکانمان کە دەتوانین ئاماژە بە هەندێک ناو بکەین بۆ ئەوەی کە ئێوە زیاتر ئاشنا بن. هەرچەند ئەو ئاماژانە بۆ معنای ئەوە نییە کە ئەگەر کەسێکی دیکە شایستە بێ من ناوم نەهێنابێ حەقیم خوارد بێت، چونکە لە لای ئێمەوە باوە گە تۆ ناوی دوو کەس بێنی و ناوی کەسێک نەهێنی دەست ناوی ئەو کەسە بێنی و چاواندا لەدەنەوە. بەڵام ئەو بێگومان تەنها مەسەلەی کات و بیرەوەریە. بۆ نمونە ئێمە کەسانێکی وەکو ئازاد بەرزەنجی، سەباح ئیسماعیل هەمانە ئێستا لە حاڵی حاضر لە باشووری کوردستان کە بۆ نمونە کەسێکی وەکو سەباح ئیسماعیل کارەکانی جاندۆستی وەرگێڕاوەتەوە و کاری باشی کردو. بۆ نمونە یەکێک لە کارە باشەکانی کە من خوێندومەتەوە وەرگێڕانی میرنامەی جاندۆستە کە بە بڕای من یەک لە هەرە وەرگێڕە باشەکانمانە ئێستا. ئاماژەم بە ناوی دکتۆر ئازاد حەمەشەریف کرد کە ئەویش کۆمەڵێک کاری باشی بەتایبەت لە بواری ڕۆمانی مۆدێرن و هەروەها کارەکانی شێکسپیر کردووە. لە ڕۆژهەڵاتی کوردستان وەرگێڕی باشمان هەن. بۆ نمونە کامیل نەجاریکە هەرچەند بە شێوەی کتێب چاپی نەکردووە بەڵام شێعرەکانی حافز و سعدی زۆر بەباشی وەرگێڕاوە. ناسری حسامی کە دەتوانین بڵێن یەک لە باشترین وەرگێڕەکانی شێعری نوێی فارسی و بەتایبەت شێعرەکانی شامل و کەسێکی وەکو محەممەد ڕەمەزانی کە بۆ نمونە ڕۆمانی هەراو تووڕەیی فۆکنێری تەرجەمە کردێتەوە لەم چەند ساڵی دواییدا کە دەزانین ئەم ڕۆمانە The Sound and the Fury پلەی شەشەمی سەد ڕۆمانی بەناوبانگی جیهانی وەدەستێناوە. ویا لە دیسان لە باشوور کەسێکی وەکو جەنابی کاک شەفیقی حاجی خدرمانەیە کە ڕۆمانەکانی قادر عەبدوڵڵا ڕۆماننووسێکی فارسەکە بە هۆڵەندی دەنووسیوە. ئەو لە هۆڵەندیەوە کارەکانی وەرگێڕاوە کە زۆربەی بەرهەمەکانیشی پەیوەندیان بە کۆمەڵی کوردی و بارودۆخی ئینسانی کوردەوە هەیە. هەموو ئەو وەرگێڕانە و دەیان کەسی کەش کە ئێستا دەتوانین ناویان ڕیز بکەین و لە گەنجەکانیش بە هەمان شێوە دەتوانین بڵین کارێکیان کردووە کە ئەو بۆشایی و کەمایستیانی کە لە ئاستی دامەزراوەیی هەیە بەڕاستی ئەوان بە شێوەی تاک پڕی بکەنەوە و لە واقعدا کارەکانیان دەتوانین بڵین قورساییەکان بە زودنەوەی وەرگێڕانی ئەدەبی کوردی داوە. بەڵام بە بێگومان ئەو کارانە کافی نین، بەس نین، چونکە ئێمە دەزانین شاکاری زۆر زیاتر و گەورەتر لە دنیای ئەدەبدا هەیە کە وەریان بجێڕین. و لەسەروی هەمووشیانەوە لەم وەرگێڕانەی ئەخیر کە نەمر عەزیزگەردیە کە بە وەرگێڕانی کۆمەڵێک کتێبی زۆر شاز و ناوازە و بەو کوردیە بەڕاستی پەتی و جوانەی کە دەینووسی کتێبخانەی کوردی لە بواری وەرگێڕانی ئەدەبی زۆر زیاتر دەوڵەمەند کرد. بەڵام لە پەنای ئەو وەرگێڕانە دەتوانین بڵین مەجموعەیەکی زۆریش وەرگێڕ هەن کە لە ڕاستیدا پتر لەوەی کە کاری وەرگێڕان ئەنجام بدەن خەریکن دەق مانا دەکەنەوە کە لە نێوان ماناکردنەوەی دەق و وەرگێڕان ڕاستی جیاوازی زۆرە، چونکە تۆ لە وەرگێڕاندا لە واقعدا قاڵبی زمانی سەرچاوە دەگۆڕی و دەکەی قاڵبی زمانی ئامانج، زمانی مەبەست، زمانی دووهەم. بەڵام لە ماناکردنەوەدا ئەو قاڵبە شکڵ ناگرێت و هەر لەبەر ئەوەشە کە کاتێک کە خوێنەری زمانی ئامانج دێ وەرگێڕانێک دەخوێنێتەوە حەز ناکا کە ئەو بەرهەمە بە زمانی کوردی دەخوێنێتەوە.
ولێرەدایە کە دەڵێن ئەمە وەرجێر لە واقعدا دەقی یەکەمی دەقی با بڵێن سەرچاوی مانا کردوتەوە نەک وەرجێڕاوە و نمونە بێحەد زۆرە ئەگەر ئاماژە بە چەند نمونەیە بکەم بۆ نمونە هاوڕێیەکی وەرجێر کتێبی مەکاتبی ئەدەبی سەیڕەزای حسەینی وەختی خۆی وەرجێڕابووە لە زمانی فارسیەوە ڕستەیەکی زمانی فارسی هەبوو کە ئاماژەی بەوە دەکرد لە سەردەمی ڕێنەسانسدا کڵێسا بە فارسەکەی ئاوا نووسرا بوو کلیسا مەهەلی بود بەرای حفظ کتب یعنی کڵێسا شوێنێک بوو کە لەوێدا کتێبیان دەپاراست یعنی وەکو کتێبخانەیەکیش بێجگەلەوەی کە کڵێسا بوو لەبەر چاویان دەگرت ئەم هاوڕێیە هاتبوو ئەم ڕستەی خراپ تێگەیشت بوو بە قەولی ئێستا باسم کرد مانای کردبووە ئەمما بە شێوەی هەڵا و گوتبووی کڵێسا شوێنێک بوو بۆ لەبەرکردنی کتێب یعنی ئەو پێی وا بوو کە لە بریەوەی کە کڵێسا بێ بە کتێبخانە قوتابخانە بوو لەوێ مەسەڵەن ئەو کەسانی کە دەیانویست بم کتێبیان لەبەردەکرد کە دیارە بەڕخنەی ئەدەبی جەمع کردبوو ڕستەی ئینگلیزی it is worth nothingی بە it is worth nothing nothingی بە nothing دیت بوو یعنی لە بری ئەوەی کە بڵێ ئەو شتە شایانی سەرنجە پێی وا بوو کە معنای ئەوەیە کە ئەو شتە هیچ نییە و لە دوای ئەو ڕستەیەشدا باسی تی.ئس. ئێلیۆت کرابوو کە گویا تی.ئس. ئێلیۆت شایانی سەرنجە کە جگەلەوەی کە با بڵێن شاعرێکی باش بووە ڕخنەکارێکی باشیش بوو بەڵام ئەو هاوڕێیە لە جیاتی نۆتینگی خوێندمەوە بە معنای هیچ تێگەیشت بووە هاتبوو گوتبووی ڕاستە کە شاعرە بەڵام کارە ڕخنەیەکانی هیچ نین کە ئەوە دیارە تەنانەت ئەگەر پاشخانێکی ڕۆشنبیری بەهێزی هەبوایە دەیزانی کە تی.ئس. ئێلیۆت یەکێک لە هەرە دیارترین ڕخنەکارانی ئەدەبی مۆدێڕن بوو لە پەنای ئەوەی کە شاعرێکی ناسراو بوو و نمونە بێحەد زۆر ئەگەر ببێ ئاماژە بە نمونەکان بکەم دیارە کات زۆر دەبا ئەماش با بڵێن بەگشتی باس لە بارودۆخی وەرجێڕانی ئەدەبیم کرد کە لایەنە نەرێنەکانی بەڕاستی زۆرن بەتایبەت لە ئاستی دامەزراوەیی لە ئاستی پێکاتەی و سترۆکتۆری پێکاتەی زانکۆکان دامەزراوەکانی ئێمە و تەنان لە ئاستی تاکە کەسیش کە نمونەی وەرجێڕی خراپمان هەتا بڵێ زۆرە بازاری وەرجێڕانی ئەدەبی بازارێکە کە لە ڕاستیدا زیاتر چاوی لە پەلەکردنە بۆ سوود نەک چاوی لەوە بێ کە کوالیتی وەرجێڕان بەرز بێ و ئەو بەرهەمانە بمێننەوە بەڵام لە بەشە کۆتاییەکانی با بڵێن بابەتەکەمدا باس لەوە دەکەم کە گرفت و ئاستەنگ و ئالنگاریەکان و چارەسەرەکان چین لە نێو بزاوی وەرجێڕانی ئەدەبیدا یەکەم بە ئەو بڵێم بەداخێکی گرانەوە تا ئێستاش کە ئێمەوە 22 ساڵ لە سەدەی 21 تێپەڕ دەکەین وەرجێڕان لە لای تەنانەت وەرجێڕە هەرە باشەکانمان نەبووتە پیشەیەکی ڕەسمی کە ئەو وەرجێڕە ژیانی خۆی تەمەنی خۆی بکات وە لەو ڕێگایەوە شارەزایی کەش بێ نمونەیەکتان بۆ دێنمەوە لە کاری خۆم واقعی کاری وەرجێڕان و داهاتی وەرجێڕان و حەقی زەحمەتی وەرجێڕتان بۆ نیشان بدەم ئەمن تقریبا مانگێک لەوە پێش لە کۆنفرانسێک کە پەیوەندی بە بابەتێکی سیاسیەوە بوو لەسەر دەستوری هەرێمی کوردستان 2 سەعات و نیو تەرجەمەیەکی هاوکات ئینترپرێتینگ کرد کە ئەو 2 سەعات و نیوە تقریبا $250 درا بە ئەو کارێک کە کردم وەکو وەرجێڕێکی هاوکات پێش ئەویش ئەمن کتێبێکی جاناتان کاڵرم تەرجمە بۆ بە نێوی تیۆری ئەدەب دەوام کارم تێدا کرد و لە ڕاستیدا دەتوانم بڵێم تقریبا هەر ئەو بڕەپارەیەم بۆ ئەو کتێبە وەرگرت کە ماوەی 7 مانگی پێوە خەریک بووم و کارێکی هەتا بڵێ قورس و زەحمەت بوو ئەوە نیشان دەدا کە
لەو بەشەدا کە وەرگێڕان بە شێوەی نووسین لە گۆڕێ وتو دەتەوێت کتێب تەرجەمەکەیتەوە وەکەرتی تای وەرگێڕان بەڵام لەو بەشەدا کە پەیوەندی بە ڕێکخراوە با بڵێن پەیوەندیدار بە لایەنە سیاسیەکان بێت یا ئەو NGOانەی کە فاند لە وڵاتانی دەرەوە وەردەگرن لەوێدا ئیتر وەرگێڕان دەتوانین بڵین تەنانەت ئەگەر بە شێوەی زارەکیش بێ حەقی خۆی تا ڕادەیەکی زۆر پێدەدرێت ئەوە نیشان دەدا کە تۆ سیاسەتێکی دامەزراوەیت نییە لەو هەرێمە کە وەرگێڕان پێویستە ببێتە بەشێک لە سیاسەتی کولتوری نیشتمانی یعنی تا سیاسەتی کولتوری ئێمە لە بەشی وەرگێڕانی ئەدەبی لەسەر ئەوە تەرخان نەکرێت کە وەرگێڕی باش بێت بیقۆزیتەوە و بە دەرفەتێکی بزانی و لە دەستگایەکی چه حکومی بێت چ ناحکومی بێت دای بنەی بە بڵێ کاکە تۆ یا خاتون تۆ وەرە بەس وەربژێڕە و لە پێناو وەرگێڕانەکانتدا مافی خۆت وەربگرە کەواتە گرفتی دامەزراوەیی گەورەمان هەیە لە ئاستی حکومیدا بۆ چونکە ئێمە وەرگێڕان نەچۆتە نێو استراتیجی حکومڕانیمان بۆ نمونە تۆ چاولێکە ئەگەر لە ئاستی سترۆکتۆر یا پێکهاتەی خوێندنی باڵا زانکۆکاندا مامۆستا وا لێ بکەین بۆ نمونەباری ئەدەب وەرنەجێڕی تەرقیەت پێ نادرێت و یا ئەگەر لە بەرابەر هەر کتێبێکدا پاداشتێکی شایستە هەبێت دەبینین زۆر هاندەرە بۆ ئەوەی کە لە ڕاستیدا بزوتنەوەی وەرگێڕان زیاتر وەگەڕ بکەوێ و ئەوە نەبێت کە وەرگێڕان لە کەرتی حکومی تەنها پڕکردنەوەی بۆشایی بێت بۆ نمونە ئێمە ئێستا ئاکادمیای کوردیمان هەیە کە بۆ خۆی دامەزراوەیەکی سەر بە ئەنجومەنی وەزیرانە هەڵبەت دیارە کاری کردووە و کتێبی چاپ کردووە بەڵام ئەو کتێبانێک کە چاپی دەکات لە واقعدا ئەو کتێبانە کە وەرگێڕەکانی ئێمە لە دەرەوەی ئەکادمیا پێشکەش بە ئەکادمیای دەکەن و ئەکادمیا چاپی دەکات نەک ئەوەی کە ئەوە خۆی سیاسەتی ئەکادمیا بێ بۆ ئەوەی کە کۆمەڵێک وەرگێڕی باش ڕابچێشێ بۆ لای خۆی و کاریان پێ بدا و بەدا بنیشە تۆ ساڵانە مەسان دەبێت 5 بەرهەمی گەورەی دنیامان بە وەربگێڕی ئەوە نیشان دەدا کە بەڕاستی گرفتی گەورە هەیە لە ئاستی دامەزراوەییدا زانکۆکان تۆ چاو لێ بکە هەر ئەوەی کە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر جار بەرهەمە ئەدەبیە گەورەکانی دنیا بە زمانی کوردی ناکا بە منهەج و بە مەرجعی خوێندن تەئسیری هەیە لەسەر ئەوەی کە بزوتنەوەی وەرگێڕانی ئەدەبی کوردی ئەگەر نەڵێ نەزۆکیش بێ لانی کەم زۆر زۆر لاواز بێت کەواتە دەبێ زانکۆکان یعنی وەکو دامەزراوەیەکی خوێندنی باڵا ناچار بکرێن بۆ نمونە و بەرهەمانەی کە عەزیزگەردی وەری گێڕاون ئەو نمونانەی کە شکر مستەفا وەری گێڕاون لە ئەدەبی جیهان ئەمانە ببن بە مەنهەج خوێندکار و قوتابی کورد ئەمانە بخوێنێ لە زانکۆ و هەر ئەوە ببێتە هۆی ئەوەی کە ئەو بزاڤە بەردەوام بێ و خواستی لەسەر بێ ئەو بەرهەمانەی کە وەردەژێرت بەڵام تۆ کاتێکە زانکۆکانی هەرێم دەبینی منهەجەکانیان بەشێکی زۆری عەرەبیە یا بەشێکی زۆری ئینگلیزیە هیچ خواستێک نییە لەسەر ئەوەی کە هیچ مەیلێک نییە بۆ ئەوەی کە وەرگێڕانی ئەدەبی بەردەوام وەکو مەچینەیەک ئیش بکە و بەرهەم بداتە دەرەوە و بەکاریش بێن لەلایەکی دیکەوە لە ئاستی پێکهاتەی تۆ چاولێکە ناوەندە چاپەمەنەکانی ئێمە هیچ چاوەدێریەکان بەسەرەوە نییە کە بۆ نمونە کاری وەرگێڕان چاپ دەکەی دەبێت ئێدیتۆری زمانەوانیت هەبێت یعنی وەکو چۆن ئەگەر ڕێستۆرانتێک دەکرێتەوە وە کوالیتی خواردنی ئەو ڕێستۆرانتە بەشێکە لە سیاسەتی حکوومەت بۆ ئەوەی کە ڕێگا بدات بۆ نمونە مۆڵەتی ئەو خواردنگەیە تازە بکاتەوە زۆر باشە بۆ دەبێت ناوەندێکی چاپەمەنی بە حەزی خۆی بە مەیلی خۆی بێ ئەوەی کە ئێدیتۆری هەبێت
هەموو کتێبێک بە هەر شێوەیەک بەتایبەت هەر وەرجێڕێکە هەستێت چاپ بکات و بیداتە بازار. بە بڕوای من ئەوە نیشان دەدا کە حکوومەتی ئێمە و دامەزراوە با بڵێن دەسەڵاتدارەکانی ئێمە هیچ سیاسەتێکی کولتوری ئەو تۆیان نییە بۆ پرسی وەرجێڕانی ئەدەبی. ئەمن نمونەیەکتان بۆ بێنمەوە لە ئاستی با بڵێن زانکۆدا هەر بۆ ئەوەی کە بەڕاستی نمونەیەکی زیندوو باس بکەم کە تا چەندە ئێمە دوورین لەو ڕۆحیەتەی کە بەڕاستی وا بکات کە وەرجێڕانی ئەدەبی کوردی مەچینەیەکی بەهێزیە بێ. ئەمن لە یەکێک لە زانکۆکانی هەرێم ساڵانی 2010 و 2014 با بڵێن بابەتی وەرجێڕانی ئەدەبیم تەدریس دەکرد. هەر هەفتەی جارێک وەرجێڕێکم بانکێش دەکرد بۆ ئەوەی کە بێت لە سەر پۆل باسی ئەزمموی وەرجێڕانی خۆی بکە و لە قوتابەکانی خۆشم دەویست کە ئەزمموی ئەو وەرجێڕە بکەم بە ریپۆرتێک دوایی تەرجەمەکەنەوە بۆ زمانی ئینگلیزی و لەو ڕێگایەوە دەرەجەی خۆیان وەربگرن. سەیری لەوەدا بوو کە هەندێک لە مامۆستاکانی بەشەکەمان بەتایبەت و مامۆستایانەی کە کوردیش نەبوون و عەرەب بوون وایان بڵاو کرد بۆ کە گویا من دەمەوێت لەم ڕێگایەوە کە بەلای ئەوانەوە شتێکی سەیر بوو جەماوەر و جمهور بۆ خۆم کۆ بکەمەوە. و هەر ئەوە بوو کە مەسەلەن بەمنیان گوت کە پێویست ناکە لە هەر هەفتەیەکدا میوانێک داوت بکردرێت. لە کاتێکدا بە بڕوای من زانکۆ ئەو شۆنەیە کە تۆ دەبێت ئەزمموی تازە بێنیتە ئاراوە فەزایەکی زیندوو بۆ قوتابی ڕێک بخەی بۆ ئەوەی کە بە چاوی خۆی ئەزممونەکان ببینێ و لە ڕێگای ئەوانەوە فێرەشت بێ. و ئەوە نیشان دەدا کە زانکۆکانی ئێمەش لە ڕاستیدا هەمان کەمایسیان هەیە. ئەگەر بمێ لە 3-4 دەقەدا بابەتەکانم کۆ بکەمەوە و بە ئەنجامگیریەک بگەم دەتوانم بڵێم وەرجێڕانی ئەدەبی کوردی خاوەنی پێشینە و مێژینەیەکی جێگای ڕەزامەندیە بە پێی ئەو واقعەی کە ئێمەی کورد لەباری مێژویەوە تێیدا ژیاوی کە بۆ نمونە ئێمە میلەتێکین تا ئێستاش پارچە پارچەین، تا ئێستاش خاوەنی دەوڵەتی خۆمان نین، تا ئێستاش زەبر و زەنگمان لەسەرا. بەڵام ئەگەر لەلایەکی دیکەوە لە دیوەکەی تری دراوەکەوە چاو لێ بکەین دەبینین کە ئەو دەرفت و دەرەتانانەی کە لەناو ئەو ئەمری واقعەش بۆمان ڕەخساوە لە زۆر جێگادا بۆ خۆمان بووینەتە هۆی ئەوەی کە بەکاری نهێنین و دەرفەتەکان لەدەست بنین. بۆ نمونە ئێستا ئێمە 30 ساڵ زیاتر ئەزمموی حکومڕانی کوردیمان هەیە لەو پارچەیە و لەو 30 ساڵەدا دەبایە بەڕاستی سیاسەتێکی کولتوری بەهێزمان هەبوایە بۆ بزوتنەوەی وەرجێڕانی ئەدەبی و زۆر شاکاری دنیا لە ڕاستیدا وەرجێڕابیان. من زۆر جار مەسەلەن بیر لە کەسایەتەیەکی نەمری وەکو عەزیزگەردی دەکەمەوە کە ئەگەر عەزیزگەردی پشتیوانیەکی گەورە کرابایە لەسەر ئاستی دامەزراوەیی و لەبری ئەوەی کە بێت کاری پرژ و بڵاو بکات و بۆ نمونە مەسەلەن کارەکانی مەنسووری یاقوتی کە دیارە ئەوش جێگای ڕێزە کە خۆی کوردە و بە فارسی نووسیوە تەرجەمە کاتەوە بە کوردی. مەسەلەن کومیدیای ئیلاهی کە تەرجەمەی کردەوە عەزیزی گەردی دەیان شتیکەی ئاوامان پێ بدابایە، پشتیمان بگرتبایە، هانمان بدابایە و ڕێگامان بۆ خۆش کردبایە بۆ ئەوەی کە تا ئەو کاتێک کە زیندوو بوو قەڵەمەکەی کەڵکی پێویستی هەبوایە بۆ وەرجێڕان کە داخەکەم بەڕاستی ئەو دەرفەتەی پێ نەدرا. بەڵام من دیسان باس لەوە دەکەم کە ئێمە نابێ ڕەشبین بین، هەرچەند بینینی لایەنە ڕەشەکان و لایەنە تاریکەکانیش بتوانێت هاندەرێک بێ بۆ ئێمە و ئێستاش مەجال و دەرفەت هەیە کە لە ڕاستیدا ئێمە دامەزراوەکانمان ئەکتیڤتر بکەین و بەتایبەتی بازاری وەرجێڕان ئەو پاشاگەردانەیە کە ئێستا تێیدا هەیە لا بچێت ڕێک بخرێتەوە. بۆ نمونە ئێستا ئێوە چاو لێ بکەن بازاری خوێندنەوەی کوردی چونکە داوای ڕۆمان دەکات دەستگاکان بە لێشاو ڕویان هێناوەتە وەرجێڕانی ڕۆمان و تەنانەت کەسانێک ڕادەسپێرن بۆ وەرجێڕانی ڕۆمان کە بەڕاستی ئەزمموی وەرجێڕانی دەقێکی ئەدەبی بچووکیشان نییە چگا بۆی کە بیان هەیە ڕۆمان وەربجێڕن و هەر ئەوە هۆی دەبێتە
دەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی زەوقی زۆرێک لە خوێنەرانی کورد بە بڕوای من بە خوێندنەوەی وەرجێڕانی خراپ تێک بچێ دەبینی هیچ ئەدیتێکی زمانەوانی نییە و زۆربەی ئەو ڕۆمانانە پڕن لە هەڵەی ڕێنووس جاری وایە تۆ دەلا پەڕەت دەخوێنیتەوە بەتایبەت کەسانێکە خۆم کە وەرجێڕین و دەمانەوێت دەستنیشانی ئەو هەڵانە بکەین هێندە هەڵە دەبینین کە ئیتر تااقەتی خوێندنەوەمان نامێنێ زۆرێک لە وەرجێڕەکارەکانمان گۆشە نشین کراون بە خاتی ئەوەی کە دەرفەتی ئەوەیان پێنادرێت بە قەدەر ئەو توانای و توانستی کە هەیەە بێنە مەیدانەکەەوە و پشتیان بگرین هەموو ئەوانە بەڕاستیدا وا دەکات کە ئێمە ناچار بین بە خۆماندا بچینەوە و ئەو ئاستەنگ و ئالەنگەریانەوەمان لێ دەکات کە دان بەوەدا بنین کە وەرجێڕانی ئەدەبی کوردی ئێستا لانی کەم لە ڕوانگەی منەوە لە دۆخێکی خوازراودا نییە و ئەگەر ئەوە بەردەوام بێت بەڕاستی بە بڕای من کێشە دروست دەکات و بەگشتی دەتوانم بڵێم کە باسکردن لە ئەو کێشانە لە ئەو لایەنە تاریکانە دەبێ هاندەرێک بێ بۆی کە خۆمان ڕاست بکەینەوە و بەڵام لەوەش دڵنیام کە قەڵەمی باش بە شێوەی تاک و تەراهەر هەیە بەڵام ئێمە تاکەی ئەو بازنەیە دووبارەکەینەوە کە تەنها پشت بە هەوڵی تاکە کەسی وەرجێڕەکانمان ببەستین بۆ مەگەر لە کوردستانی ئێمە چەند جار هەژار و شکور مستەفا و مەسعود محەممەد و عەزیزگەردی دووبارە دەبنەوە لە ڕاستیدا ئەوانە کەسانێکی دەگمەن بوون و لەوانەیە لە داهاتوشدا هەر کەسانێکی دەگمەن بێنە مەیدانەوە کە ئەگەر دیسان ئێمە بە شێوەی دامەزراوی پشتیان نەگرین دەبێ هەر چاوەڕێ ئەوە بکەین کە هەوڵە تاکە کەسەکانیان ببینین بە بڕوای من کەسێک وەکو عەزیزگەردی ئەگەر دەرفەتی بۆ خوڵقاندرێ با لەوانەیە بیتوانی باید دەدانە قوتابی باش لە بواری وەرجێڕان پەروەردە بکات کە بە هەر شێوەیەک ئەوانە هەموو کێشەن ڕەخنەن و دەبێ باسییان بکردرێ و ئەمری واقعی بزوتنەوەی وەرجێڕان وەکو خۆی ببندرێت ئەمن سەرباری هەموو ئەوانە دیسان دەڵێم هیوادارم کە دۆخی وەرجێڕانی ئەدەبیمان باشتر بێت هیوادارم حکوومەت وەکو حکومڕان وەکو لایەنی بەرپرس لە بەرابەر سیاسەتی کولتوری بێتە سەرخەت دام و دەستگاکان ناچار بکردرێن چکەرتی حکومی چکەرتی تایبەت کە بەپێی کۆمەڵێک پرەنسیب کار بکەن و بۆ نمونە ناکرێت دام و دەستگایەکی گەورە بیهەوێ بەلێشا و کتێب چاپ بکات بەڵام هەڵەکان دووبارە ببنەوە و تەنانەت لەسەر ئاستی تێگەیشتنی خوێنەرەکانیش کاریگەرێتی نەرێنی دابنێت بابەت زۆرە بەڵام من دەمێ بە پێی کاتی خۆم قسە بکەم و پێم وایە کاتی خۆشم تاوا بووە و ئێستاش هەر سەرنج و پرسیار و تێبینی و ڕەخنەیەکە بێ ئەوە جۆبیستم دەستەکانت خۆش زۆر سپاس مامۆستا خالق یاعقوبی ڕەخنەکار و وەرجێڕی ئەدەبی بۆ ئەو بابەتە دەزانم بابەتەکە قسەی زۆر هەڵدەگرێ و کاتەکەش کەم بوو ئێمەش مەبەستمان بوو بەڕاستی تیشک بخەینە سەر گرنگی ئەو بابەتە جەنابیشت زۆر بەباشی هەم باسی لایەنە مێژوویەکەت کرد هەم باسی چەند نمونەیەکت کرد وەکو خۆشت گوتی ناکرێت لەوێ بنارێکی وان ناوی هەموو دانە بەدانەی وەرجێڕە باشەکان بێنین بەڵام ئاماژەت بە چەند کەسێکی زۆر ناودار و جێدەست دیار کرد کە لە ئەدەبی کوردیدا لە ڕێی وەرجێڕانەکانەوە بوونەتە هۆی ئەوەی کە خوێنەری کوردیش بێبەش نەبێ لە ئەو شاکارە ئەدەبیە جیهانیانەی کە بە زمانە جیاجیەکان نووسراوە هەروەها زۆر بەباشی باسی ئەوەشت کرد ئاستەنگەکان چەند لایەنن یان فرەڕەهەندن لە ڕووی دامەزراوەیەوە بەڕێ ئاستەنگ هەیە گیرروگرفت هەیە ڕەنگە دەستبار و با بڵێن پاڵپشتی ئەوانە ناکرێ کە باشن بە لایەکی تریشەوە کاراسانی بۆ کەسانێک دەکرێت کە ڕەنگە بەڕاستی زۆر باش نەبن لە کاری وەرجێڕانی ئەدەبی وەرجێڕانی ئەدەبی جیا لە وەرجێڕانی ژانرەکانی تر ئەوەیە کە ئەو کەسەی وەرجێڕی بابەتی ئەدەبی وەردەجێڕێ دەبێت تا ڕادەیەک ئەگەر خۆشی نووسەرێک ئەدیب نەبێ بەڕاستی سەرکاری لەگەڵ ئەدەبدا زۆر با بڵێن زۆر بێ شارەزای تەکنیکەکانی نووسین بێ شارەزای با بڵێن لایەنە ئەدەبیەکان بێ بۆ نمونە کەسێکی ئاسایی ناتوانێت شعرێک تەرجەمە بکات کەسێکی ئاسایی ناتوانێت شانۆنامەیەکیان ڕۆمانێک تەرجەمە بکات ئەگەر چەندین ڕۆمانی بەو زمان و چەندین ڕۆمانی تری نەخوێند بێتەوە یان هەوڵی نووسینیشی نەبێ بەڕاستی من پێم وایە
وەرجێڕان دووبارە نووسینەوەیە نەک تەنها داڕشتنەوە، یعنی تۆ نووسەر نەبی ناتوانانی شتێک بێ دووبارە بینوسیەوە، یعنی دەبێت دەستێک هەبێ، دەبێت سەلیقەت هەبێ. زۆر شتی تر هەن کە ڕەنگە لەبەر کات باس نەکرایە لەسەر ئاستی تاکە کەسیش بەڕاستی خەڵکانێکی زۆر ڕویان لە وەرجێڕانی ئەدەبی کردووە کە ئیشیان ئەوە نییە، خەڵکانیش زۆر بردراونەتە نێو کایەی وەرجێڕانی ئەدەبی بۆ مەبەستی دیاریکرا و ئەو مەبەستە تاکە کەسی بێ، ئەو مەبەستە دامەزراوەی، مەبەستم چاپەم دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بێ بۆ ڕەنگە مەبەستێکی مادی. دەستت خۆش بێ مامۆستا خاڵق، زۆر سپاس. بەڕێزان ئەگەر ئێوە دەتانەوێت بەشداری بکەن، مامۆستا پەروین گوتمان ناوی هەمووان ناتوان بێنن، بەڵام ئەویش ناوی ڕۆمانی براکوژی هێناوە کە لەلایەن عەبدولکەریم شێخانیەوە بزانم وەرجێڕانی بکراوە. مامۆستا سازان هەندێک بابەتی ڕۆمانەکانی ئۆرهان پاموک و ئەلیف شەفەق کە ئەوانش وەرجێڕاونەتە چەند زمانێکی جیهانی و لەوانش کوردی. یعنی ئەگەر کەسێک پرسیاری هەیە دەتوانێت یان بە چات بینوسێ یان دەست بەرزکەوە، ئێمە ڕێگەت دەدەین جەنابەت قسە بکەین. بەڕێزان ئەگەر کەسێک بێ بە قسە بکە، هەتا کەسێک قسە دەکا یان من قسەم هەیە مامۆستا ئامان دەست بەرز نەکردبەوە، بەس ئێستا ڕێگەت دەدەین قسە بکەین. مامۆستا ئامان شاکەلی بەڵێ مامۆستا ئێستا دەتوانی مایکەکەت بکەیتەوە. فەرموو مامۆستا ئامان شاکەلی. ئەزم دەنگم هەیە یان نا؟ بەڵێ بەڵێ دەنگت هەیە. بەڵێ دەست خۆش مامۆستا عەبدولخالق، زۆر دەنگەکە تۆزێک نزماگەری تۆز دەنگ لای خۆت زیاد بکەی یان بەرزیکەوە. ئێستا باشە؟ بەڵێ بەڵێ زۆر باشە. زۆر کاکەم بزیکەرەوە. دەستەکان خۆش مامۆستا عەبدولخالق، من لەگەڵ قسەکانت هەمووی زۆر بسۆت بوون. تێبینێکیان ئەوەیە باسی زمانت کرد کە زمانی وەرگێڕان بڕاستیەوە زۆر زۆر گرنگە بۆ شارەزایی لە زمانێکی لە زمانی ئەو کتێبەی کە ئەتەوێت تەرجمەیەکی بۆ کوردی. بەڵام من پێچەوانەکەشی زۆر بە گرنگە زانم ئەوەی کە تێبینی یەکەم زۆرینەی وەرگێڕا کوردەکان کوردی نازانن، کێشەکەیان لەو کوردی نەزانینە. مەبەستم لەوەیە تەنیا ڕەنگە هەر دیالێکتێک بزانێ، ڕەنگە هەر شارەزایی زمانی مەکتەب بێ، لە مەکتەب فێری زمان بۆ لە قوتابخانە، نەک وەکو کوردێک شارەزایی فەرهەنگ و مێژوو دابوو دەستوری کردواری بێ و بزانێ جوتیارێک چۆن قساکە، فەقەیەک چۆن قساکە، دەروێشێک چۆن قساکە، دوکاندارێک چۆن قساکە. ئەمە زۆر زۆر گرنگە. وەرگێڕی کورد زۆرینەیان ئەم خاڵە ڕەچاو ناکەن. کە شتێک وەرەگێڕێ باسی جوتیارێکە کات، جوتیارەکە وەکو مامۆستای زانکۆیە، وەکو پرۆفسۆرێک قساکە، لە بەرەوەی شارەزایی نییە، لە بەرەوەی نازانێ. کێشەی دووەم ئەوەیە کە شارەزایی لە فەرهەنگی ئەو زمانەشان نییە کە تەرجمەی لێواکە. تۆ ئەگەر نمونەیەکی زۆر بچکۆلاوەندەی من بزانم لە زمانی سویدیە بۆ نمونە، من شارەزای زمانی سویدی نیم، بەڵام بیستومە ئەڵێن ڕێوی ڕەمز نییە بۆ فێڵبازی، ڕەمزە بۆ حیوانێکی شیرین و جوان. کولۆ کولە لەوێ ڕەمزە بۆ فێڵبازی و بۆ دڕندەی. دەی تۆ وەرە ئەوە تەرجمە کە بە کوردی تەرجمە کوردیەکە زۆر هەڵە دەرەچێ ئەگەر تۆ ڕێوێکە وەکو حیوانێکی فێڵباز نیشان بدەیت. چونکە لە سویدیوە کە ئەو باسی حیوانێکی باش ئاژەڵێکی شیرینەکە تۆ بیکەی بە ئاژەڵێکی فێڵباز، ئەمە لێرە هەڵەیەکی گەورە لێک، ینی شتێکی دژ بە یەک دەرەچێت. شارەزایی لە فەرهەنگی زمانەکە زۆر زۆر گرنگە بە ئەندازەی شارەزایی لە زمانەکە. نامێ زۆر درێژ بێ، چکە حەقم نییە زۆر قسە بکەم، تەنیا ئەوەندەیە ئەو تێبینی تر بڵێم. مەسەلەی ئیدیتەر کە باس کرد، بەڕاستی ئیدیتەر یا بە کوردی و فارسی ویراستاری پێوەترێ، ئەوە لە کوردستان نییە، زۆر کێشەیەکی گەورەیە. ئێستا وای لێ هاتووە هەر کەسێک هەڵەسێ کتێب تەرجمەکە، کتێب بنووسێ،
بەبێ ئەوەی کەسێک کۆنتترۆلی کە کەسێ بزانێ ئایا پێداچوونەوەیکی ستانداردی بۆ بکرێ ئایا ئەو زمانە کوردیە زمانێکی ڕاستە ئایا زمانێکی تەواوە ئایا وەرگەڕانە وەرگەڕانێکی پاکە مەبەستم لە پاک و پیسینێ بەڵام ئایا وەرگەڕانێکی ڕاستگۆیانەیە بەرامبەر بە کتێبەکەی کەلیوەی تەرجمە کراوە ئەمە لە کوردستانان نییە خاڵێکی دواخاڵ کە دەیڵێم مەسلەی پشتیوانی حکوومەتوانە منازانم ئەمە سابدە خاڵک ئەوە کێشەیەکە لە چوارچێوەی نەبوونی سیاسەتی فەرهەنگیدایە تاکو ئێمە سیاسەتی فەرهەنگی ئەکۆی کەڵچەرە پۆلیسی یا سیاسە سەقافیە بە عەربی پێدرن نەمان بێ منوە ئەزانم کێشەکە یا گیر و گرفتەکەی نەک هەر وەرگێڕان بەکو گرفتی فەرهەنگی لە هەموو کوردستانە بە زمان و بە هونەر و بەوە بەرەو ئاستێکی زۆر خراپەڕوە کە هیوادارم بە فارسی دەڵێ ئارەزوو بەرجەوانان عیب نیست بێمە ئەچنەوە تا بەرەو پیری ڕێن بڵام با و ئارەزۆشمان هەبێ ڕۆژێک بێ حکومت گوێمان لێ بگرێ کە گوێ ناگرێ هەوڵ بدا سیاسەتی فەرهەنگی دیاری بکە بۆ ئەوی ئەم گیر و گرفت و کێشە گەورانی فەرهەنگ و ئەدەبیاتی کوردی چارەسەر بێت سوپاس بۆ هەمووتان دەستان خۆش بێت دەست چاوت خۆش زۆر سوپاس بۆ مامۆستا ئامان شاکەلی کە لەگەڵمان بوو بە سەرنجەکانی بابەتەکەی دەوڵەمەندتر کرد من لەسەر خاڵی یەکەمی 100% هاوڕام کە تەنها زمان زانین بەس نییە بۆی بێتە وەرگێڕێکی سەرکەوتوو بەڵکو دەبێت شارەزای فەرهەنگ و کولتوری و تەنانەت جوگرافیا و مێژووی ئەو ژینگەی ئەو زمانە هەم زمانی مەبەست هەم زمانی با بڵێن ئامانزیان ئەوەی سەرچاوە و ئامان سۆرس لانگویج لەگەڵ تارگت لانگویج هەر ئەوەی بەبیر هێنامەوە مامۆستا خاڵق مامۆستا ئامان کە شکسپیر لە یەکێک لە سۆنێتەکانی دەڵێ shall I compare thee to a summer's day یعنی ئەگەر بەراورد بکەم ئایا دەتوانم بەراورد بکەم بە ڕۆژێکی با بڵێن هاوینە ئەگەر وەرجێڕێک شارەزای ئەوە نەبێ خۆ ناتوانانی شارەزای ئەوە نەبێت کە لە ژینگەی ئەوێدا ڕەنگە ئەو ڕۆژی هاوینە وەکو بەهاری لای خۆمانە ئەگەر تۆ با بڵێن بۆ خوێنەری کورد وای وەربجێڕی ئایا دەتوانم بەراوردت بکەم بە ڕۆژێکی هاوینە ئێخۆ هاوین لێرە لە بۆ کورد وەکو دەڵێت چلەی گەرما و چقەی گەرمایە ڕەنگە پەیامەکە نەگاتن بۆ ئەوە مەبەستم لە پشت ڕاستکردنەوەی ئەوەیە وەکو خۆ ماوسامەز لە کۆمەنیستی هەر لە گەرمان دەسووتیانی مەبەستەکە ئەوەیە ئەندەبێ شارەزای کللتورەکە فەرهەنگەکە هەردوو زمان نەک تەنها یەک زمانیش ینی زمان زانین بە تەنها بەس نییە بابەتی وەرجێڕانی ئەدەبی وەکو گوتمان ئەدەب ژانرێکە سوود لە هەموو تواناکانی زمان وەردەگرێ بەتوانە مەسەرەن بە پەندەکانی پند و سەرنەستەقەکانی بە ئیدیۆمەکانی بە زۆربەی هەرە زۆری ئەو ڕەهەند و ئەو لایەنە تەنانەت جوانکاری و ئیستاتیکایی کە بەکار دەهێنرێ یاری بە وشەکان دەکرێت بۆی وێنەیەکی شعری جوان بۆ ئەوی وێنەیەکی دیمەنێک لە خەیاڵی خوێنەر و بینەر دروست بکە ئەوە دەبێت ئەوەش بگوازرێتەوە بۆ وەرجێڕانەکە بۆیە من هاوڕام لەگەڵ مامۆستامان دەست ساوت خۆش بێ زۆر سپاس ئەوەی تریش بەڕاستی پێم وایە ئێستا کاتی ئەوە هاتووە دەسەڵاتی کوردی حکوومەت زانکۆکان هەڵبستن بە دانانی ناوەندی وەرجێڕان ناوەندی نیشتیمانی وەرجێڕان وەکو وڵاتانی تر دەستەیەکی نیشتیمانی هەبێ لەسەر ئاستێکی باڵا ئەوان بڕیار بدەن ئەو کتێبانە بدرێتە چێن لە چ بوارێک تەرجەمە دەکەن و ببێتن ئەوانش ببنە سەرچاوی نیشتیمانی گەورە بەڕاستی دەستان خۆش بێ زۆر سپاس ئەگەر کەسێکی تر لەوێ قسە بکە مامۆستا خاڵق دەتوانێت قسە لەسەر بابەتەکانی مامۆستا ئامانج بکەیت زۆر سپاس کاک ئامانج تەنابەت بۆ خۆت بەڕاستی یەک لە کوردیزانە باشەکانی ئێمەی بێگومان زۆر لەگەڵەوە قسەیەدا هەم کە ئێمە زۆربەی ئەوانەیە کە وەرجێڕی سەرکەوتوو بوون لە ڕاستیدا سەرکەوتنەکەیان لە ڕوانگەی ئێمەوە کاتێک کە خوێنەری بابەتەکانیان بووین هی ئەوە بووە کە کوردیەکەیان خۆش بووە یعنی کاتێکە دەقی ئامانجمان خوێندوێتەوە دەقی تارگێت لەنگویجمان خوێندوێتەوە حەسمان بە نامۆیی نەکردووە چونکە لایەنی گواستنەوەی دروستی معنا
بابەتێکە و لایەنی گواستنەوەی دروستی مەعنا بە شێوەی دروستی زمانی ئامانجیش بابەتێکی ترە. بۆ نمونە کاتێک کە تۆ وەرجێڕانی قۆڵبڕی مامۆستا عەزیز گەردی دەخوێنیتەوە کە هی عەزیز نەسینە، من لە وتوێژەی کوردستان 24 باسی ئەوم کرد، گوتم عەزیز گەردی وەهای داڕشتۆتەوە لە زمانی کوردی کە ئەو کەسایەتیانەی لەو چیرۆکەدا کە تورکن و لە کۆمەڵگەیەکی تورکیدان حەز دەکەی کوردن و لە کۆمەڵگەیەکی کوردی خەریکە دووبارە دەبێتەوە. ئەو فرت و فێڵانەی کە مەسەلەن لە دنیای سیاسەتدا دەکردرێ. یا ئەگەر تۆ مەموزینی خانی مامۆستا هەژار دەخوێنیتەوە کە لە کرمانجی سەر و کردوێتە کرمانجی ناوەڕاست، حەز دەکەی خانی لە واقعدا مەموزینی بە سۆرانی نووسیوە، ئەوەندە بە کوردیەکی پەتی و بە سۆرانیەکی زۆر ڕێک و ڕەوان و دروست وەریجێڕاوە. ئەوە بە بێگومان قسەیەکی زۆر ڕاستە. وەرجێڕی خراپ لە لای ئێمە زۆربە ئەو وەرجێڕانن کە زمانی سەرچاوە لەوانەیە باش بزانن، بەڵام لە داڕشتنەوەی مەفهومەکان بۆ زمانی ئامانج گرفتی گەورەیان هەیە و جاری وایە سروشتی ڕستەکانیان سروشتی ڕستەی زمانی کوردی نییە. بۆیە تۆ تێدەگەی ماناکەی چییە، بەڵام نامۆیی لەگەڵ دەکەی، هەست دەکەی ئەو ڕستەیە لەگەڵ تۆ نامۆیە، ئەو ڕستەیە ناچێتە دڵتەوە و ئەو شتە نییە کە دەبێت لە زمانی کوردی بەو شێوەیە بگوترێت یان بنووسرێت. بەڵێ بێجگەلەوە بەڕاستی وەرجێر دەبێت شارەزای فەرهەنگ و کولتوری هەردوو زمان بێ. ئەو نمونەی کە جەنابەت باست کرد، یا مەسەلەن نمونەی کوندە بەبوو ئەوڵ لە ئینگلیزیدا کە لە کولتوری زمانی ئینگلیزی هێمایەکە بۆ زیرەکی و زانایی، بەڵام لە کولتوری زمانی کوردیدا هێمایەکە بۆ شومی و ناموبارەکی و بەخەدڕەشی. بۆیە وەرجێڕی زیرەک نایە مەسەلەن تەنها پشت بە ئاستی وشەیی ئەو با بڵێن مەفهومە بکات، بەڵکو دێ لە ئاستی کولتوری چاوی لێ دەکاوە بۆ مەفهومی شومی یا بۆ مەفهومی زیرەکی بە پێی قوارەی زمانی خۆی بڕیار دەدا و دایدەڕێژێتەوە. لەسەر ئەوەی کاک دکتۆر هیمداد بیستەبت ئەو شعرات قەزا من لە ناو وەرجێڕانەکەمدا هەیە، ئایا دەتوانم بتشوپێنم بە ڕۆژێکی بەهاری. بیستەبت من لەوێدا هەر سامرزدەیم بە ڕۆژێکی بەهاری وەرجێڕاوەتەوە، چونکە ئەم کەشوهەوایی کە شێکسپیر باسی دەکات کەشوهەوای بریتانیایە کە ڕۆژی هاوین لێ تقریبا ڕۆژی بەهاری ئێمە ئەویش بەهاری هەولێر هەر دووسێ هەفتەی سەرەتایی دەنا، خۆ بەهاری هەولێریشە لە دووسێ هەفتە بۆ لاوە تقریبا دەبێتەوە بەهاوین و وێ دەتوانین بڵێن ئایا دەتوانم بتشپێنم بە ڕۆژێکی بەهاری دوو هەفتەی سەرەتای هەولێر یان نا. لە نمونونەکاندا خاتوونێک ناوی بەرهەمەکانی ئۆرهان پاموک هێناوە کە بڵێ ئەمە لە بەرهەمەکانی ئۆرهان پاموکدا وەرجێڕێکی زۆر باشی وەکو بەکرشوانیمانەیە کە من ناوم نەیە ناویش بەخاتیە و هەموو ناوە کە هەیە کە بە بڕای من یەکێک لە وەرجێڕە باشەکانی ئەمێ بەکرشوانی و زۆربەی بەرهەمەکانی ئۆرهان پاموکی زۆر بە جوانی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. بەڵێ کاک دکتۆر. دەست خۆش مامۆستاجان، ئەگەر بەڕێزێکی تر بێوێ قسە بکە، خۆی بابەتەکە وەکو گوتمان مناقەشە زۆر هەڵدەگرێ بەڕاستی، بەڵام بەهۆی کەمی کاتەکە ڕەنگە هەرەوەندە بتوانین باسی بکەین. ئەگەر کەسێکی تر پرسیاری نەبێ ڕەنگە باوڵێن کۆتایی پێبێنین، بەڵام هەر بۆ بەرچاوڕوونی ئێوەی بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی بابەتی وەرجێڕانی گەلێک زۆرن. ئەمە لە سەرەتا دەبوو هەندێکی بخوێنینەوە، بەڵام هەر لە ساڵی 2005ەوە کە دەنجی بلورینی دەق وەکو کۆمەڵە وتاری ڕەخنەیی لە سلێمانی چاپ بووە، لە 2005یش ئینیاسیۆ سیلیۆنی ئەوەش ڕێبازی دیکتاتۆرەکان وەکو ڕۆمان شانۆ لە فارسیەوە وەری جێڕاوە و لە دەستگای سەردەم بڵاو بۆتەوە بە دوو چاپ، چاپی یەکەم لە 2005 و چاپی دووهەم لە 2017.
ڕاجەر وێبستەر توێژینەوەی تیۆری ئەدەبی پێناسەیەکی بوخت کە لە ئینگلیزیەوە وەریجێراوە لە 2006 لە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی مکریان بڵاو بۆتەوە. ویلیام شێکسپیر ماکبێس شانۆنامەیە 2000 چاپ کراوە لە ئینگلیزیەوە وەریجێراوە دەستگای ئاراس بڵاوی کردوتەوە. چارلز پرێسلەر ڕخنەی ئەدەبی و قوتابخانەکانی ئەویشی لە ئینگلیزیەوە وەرجێراوە. تێری ئیگڵتن مارکسیزم و ڕخنەی ئەدەبی لە ئینگلیزیەوە وەریجێراوە. لە کللتورەوە بۆ ئەدەبیات کۆمەڵەوتاری ئەدەبی و ڕخنەیی بڵاو کردوتەوە. سوارەی ئێلخانیزادە زەمزەمەی زوڵاڵ سەرجەمی بەرهەمەکانی سوارە کە کۆکردنەوە و ڕێخستنی مامۆستا عەبدولخالق یعقوبیە لە 2008 لە دەستگای ئاراس بڵاو کراوەتەوە. دیالۆگ و داهێنان کۆمەڵە توێژی ئەدەبی و هزریە دەستگای مکریانی لە 2010 بڵاوی کردوتەوە. بابەتەکان زۆرن بەڕاستی ئەوەی خۆی گوتی چلچرای غەزەلە ئاشقانەکانی شێکسپیر کە شیعری جیهانی لە ئینگلیزیەوە وەریجێراوە لە تاران چاپ کراوە لە 2014. دیسان هانس بەرتنز نەماکانی تیۆری ئەدەبی لە ئینگلیزیەوە وەریجێراوە. زمانی کوردی لە ئێران دانپێدانەکانی سنووردار و چاودێریکرا و توێژنەوەی زانستی دکتۆر جعفەری شێخولئیسلامە کە مامۆستا لە ئینگلیزیەوە وەریجێراوە. ویلیام بلیک سیپارەی سترانە ئاشقانەکانی ویلیام بلیک دەستگای سەردەم بڵاوی کردوتەوە وەرجێڕانی لە ئینگلیزیەوە مامۆستا عەبدولخالق یعقوبیە. نالی ئاشنای سەرڕی قەڵەم کە ئەوە نووسینە لە 2021 ناوەندی ڕەهەند بڵاو کراوەتەوە. تیۆری ئەدەبی پێشەچێکی زۆر کورد لە ئینگلیزیەوە وەریجێراوە. هەروەها چەندین بەرهەمی تریشار ئەوەندە ڕەنگە پێڕابگەین بخوێنینەوە مامۆستا. دەست و چاوت خۆش بێ و قەڵەمت هەر بە بڕش بێ وەکو دەڵێ بۆ خزمەتی زیاتری کۆمەڵگای کوردی. دڵیام ئەو بابەتەی پێشکەشت کرد قسەی زیاتر هەڵدەگرێ بەڵام بەهۆی کاتەکە ڕەنگە ئەوەندە بەس بێ. دواتریش تۆماری ئەو وێبینارە بۆ بەڕێزان دەنێرین تاکو ئەوانەی نەیانتوانی لە ئێستادا لەگەڵمان بن دواتر بۆ خۆیان جێ لێ بگرن و سودمەند بن تێیدا. مامۆستا ئێمە هیچمان نەماگەر جەنابەت شتێک تێ لە کۆتاییدا. زۆر سپاس جەنابی کاک دکتۆر هیمداد هەم بۆ میوانداری ئەم شەوت و هەم بۆ چالاکیەکانی مێگا ماین پلاس کە خزمەتێکی بەرچاوە بەڕاستی بە بواری ئەکادمی ڕۆشنبیری و ئەم شەوش بە بواری وەرجێڕانی ئەدەبی دڵنیام ئەو بەرهەمانە دەمێنێتەوە و کاریگەرە بۆنەوەکانی داهاتوومان بە تایبەتی زۆر بەکەڵکە بۆی کە دواڕۆژ باز لەو بکەن کە ئێمە ئەمڕۆ خەم لە چی دەخۆین و کەڵکەڵی چیمان هەیە. ئەمن یەک لەو کەسانم کە پێشگەلەوەی کە خۆم وەرژێڕم لە واقعدا عاشقی ئەوەم کە باشترین بەرهەمەکانی دنیا بە باشترین شێواز وەربژێردنە لەسەر زمانی کوردی و دڵنیام کە ئەگەر ئەو شتەی ئەوڕۆ ئێمە نەمان کردووە نەوەکانی دواتر دەیکەن بەڵام ئەوەش دەزانین کە ئەگەر ئەوڕۆ ئێمە ژێرخانێکی باش دا نەمەزرێنین نەوەکانی داهاتوو لەوانەیە قاچیان لەسەر عەردێکی بەهێز نەبێ بۆیە خۆمان بەرپرسین لە بارودۆخی ئەوڕۆ هەرچەند من ڕووی هەندێک لە ڕەخنەکانم لە ئاستی دامەزراوەی لە دەسەڵات بوو بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کە بەشێکی زۆری پرۆسەی وەرجێڕان مەیل و خواست و توانستی تاکە کەسیشە و دڵنیام کە وەرجێڕانی ئەدەبی کوردی سەرباری هەموو ئاستەنگ و ئالنگەکان دیسان ڕێیەکی ڕۆشنی لەبەرە سەخت و نەهەموارە بەڵام گەیشتن بە لووتکە هەمیشە دوور لە دەست نییە. زۆر سپاس دیسان و سپاس بۆ هەموو هاوڕێیانی بەشدار هیوادارم کە سەری کەسم نێشان بێت. دەست و چاوت خۆش. زۆر سپاس مامۆستا گیان، سپاس بۆ وتەکانت، سپاس بۆ بەشداری مامۆستا ئامان شاکەریش لەگەڵمان، سپاس بۆ تێبینی و کۆمنتی بەڕێزانیش ئەوانەی چ لە زوم لەگەڵمان بوون چ لە فەیسبوک ڕاستەوخۆ گویان لە ئێمە بوو. هیوادارین کەسانی بڕیار بەدەستی گویان لەو گلە و گازاندە و پێشنیازانە بێ بۆ ئەوەی بەرهەمی باشتر بخەینە بەردەستی خوێنەران و نەوەکانی داهاتوو. دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولخالق یعقوبی ڕەخنەکار و وەرجێڕی ئەدەبی
سوپاس بۆ تەرخانکردنی کات، سوپاس بۆ ستافی خۆبەخشی ئەکادیمیا، مامۆستا شەماڵ، مامۆستا فرمێسک و کاک پشتیوان کە بە ئامادەکاریەکانەوە ماندوو بوون. دووبارە دەست و چاوتان خۆش و بەم شێوەیە کۆتایی بە وەبینارەکە دێنین. کاتێکی خۆش بۆ هەموو لای.